سڵاو ڕێز بۆ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆن سلێمانی دلمان خەسرەوەم لە بەرنامەیەکی دیکەی ئەستاتیکاوە هاتمەوەلاتان لەم بەرنامەدا لە بەشی دووەمدا لەگەڵ بەڕێز عەبدوڕەقیب یوسف وەکو مێژوونووس وەکو شوێنەوارناس وەکو نووسەر لەم بەرنامەدا لەگەڵمان دەبێت دەچینە نێو ئەو هەک بە دەوڵەمەندەی بەڕێزیانەوە کە لە بەشی یەکەمدا هەندێک ئاماژەمان پێ هەندێک تەوەرمان وروژان کە گرنگ بوون بۆ ئەم ڕۆی با بڵێن هەم نەوەکان هەم گەلی کوردستان. مامۆستای بەڕێز دووبارە سپاس دەکەم. دەزانم بوون بە ئەرک بۆ بەڕێستان بەڵام بابەتەکان و پرسەکان و ئەو با بڵێن حەقت تەواویتیانەی کە ئەمانەوە بەدەستمان کەوێ لای جەنابتانەوە مەبەستمانن. مامۆستا لەبارەی شوێنەوارناسی لەبارەی مێژوو نووسین و لەبارەی نووسینەوە کاریگەری کەست لەسەر بووە وەکو خزم و کەس مثلا لە مناڵی پیرەژن هەبووە لە دێ ئێمە بەڵێ ناوی گوزەل بووە یەک ناوی عیشە بووە وەختێ ئەخبارێک قەدیم چێروک و شت و فلان گوتونە ئیتر ئەوەس بووەتە سەبەبێکە حەزم لە تاریخ بکەم لە حکایەت لە تاریخ بکەم ئەوە من چەند جا گوتووە ئەنوەر محەممەد تاهر لە دووەک ئەمەش کردووەتە چێروک دوانێ نووسیوە بڵاو کردووە ئەوە تەسیری هەبووە هەندێکی دیکەژی تەسیری هەبووە لە مناڵی تا بەرەو تاریخ بچم بەڵام بە ئەسڵ ئینسان کە گەورە بوو حەزی لە چ سنعەتەیە ئەوە وەکو بڵێ مەوهیبەیەکی فطری لە لاشێ ئەودا هەیە ویراسی بێ غەیرە ویراسی بێ لە مناڵیەوە حەزی لەو سنعەتەیە بۆ گەورەی ڕەنگەیە بەڵێ ئەوە سفەتێکی ویراسیە فطریە پێ دەڵێن فطری بە عەرەبی لە لاشێ ئینساندا هەیە لە مناڵیەوە حەزی لە شتێکە یەک حەزی لە ئەوەیە مەسەلە ببێتە گورانبیش یان ببێتە موسیقار یان ببێتە شتێک یان ببێتە شوان یان ببێتە گاوان یان ببێتە چی نەشبێت هەر بەو خەیاڵەوە بەڵێ ئەو سفەتە هەر هەیە لە لاشی ئینساندا ئەو ئستعدادە لەگەلی دروست بووە کە لە زیکێ دایکی بووە لەناو ئیتر ژیناتە لەناو شتی بایۆلۆجیە چوونە لەشی ئینساندا ئەو شتە هەیە باشە ئەمە یەک بەڵام ئەسبابێ دیکەژی بێجا کە دەیە سەر باشە ئیتر زیدەتر بەرەو سنعەتی خود دچێ مەسەلە ئێستا جەنابەت دەرفەتەکە باشتر بوو خۆت خاڵ کردەوە لەو نۆستالۆژیا و ڕابردووە و منداڵیەی کە حەز و خولیا و با بڵێن حەز و خولیاکە لە جەنابتانە ڕەنگیایەوە توانیتان بگەنە ئەو ئامانج و هەنگاوانەی کە مەبەستان بوو ئەوە ممکنە ویراسی لە دوو داپیری باوکم بوو من هاتبن کە حەزی لە گورانی بوونە مامۆستای گورانی بوونە دووژن یەک ناوی حەلیمی ئەتمین بووە یەک ناوی فاتا کوچێ بووە داپیری باوکت یە باوکە ئەوە من هەست دەکەم یانی ئەو جیناتەکەیان بۆ بەجێ لەوە ویراسی ئەو طبیعەتە بوو من هاتبێ بەڵێ جەنابەت باسی مەسەلەی ئەهرامی مسر کرد هەرەمەکانی مەسەر بەڵێ ئەهرامی مسر بووەتە لە غەزێک لە دنیادا تا ئێستا مەسەلە دکتۆرێک چوار فیلمێوی ئێستا لە یوتیوبدا هەیە ئەشرەف عزات دکتۆرا لەسەر ئەهرام وەرگرتووە دەڵێ ئەهرام نایە زانین لە غەز مسر ئەدائیمی مەتەلێ دائیمی مسرە نایە حەلکردن کەس هیچ لێ نەزانیوە جاران دەگوتن قەبرێ فرعەونە ئێستا واز لێ هێناون قەبر تێدا نییە کە قەبر تێدا نییە ئەی ئەم عەزەمەتە کە ئەم هەموو ئەم هەموو بەردە تا بەردێ 75 تەن ئەی چون هاتە دروستکردن ئەی چییە معنەی چییە بوو هاتیە دروستکردن ئەمە نەزانراوە یەک دەڵێ وەڵا ئەمە مولدێ کارەبایە ئێستا ئیمڕۆ دەڵێ ئیمڕۆ هەیە لەنەو سەردەمەواڵێن بەڵێ دەڵێ بوو ئەوە هاتیە دروستکردن بەڵێ هیان دەڵێ ئەمە ناوەڵا ئەمە مۆزەخێ ئەو بووە
ئیتر ئەنواعی شتی گوتوون لە ئەهرامەکان حەقیقەتی کەس نەزانیوە بەس خوددا دەزانم چون ئەم هودێ خۆم دەبینم ئەوها دەزانم ئەهرامی مسر چییە چییە مامۆستا؟ نە من نابێ بڵێم مامۆستا بۆ ئەمەوێ نەخێر چونکە من داوا لە یونسکۆ کردومە گوتومە یونسکۆ نەزانیوە هەموو عولەمای مسر کە لە نێو تووزی ئەهرامدا گەورە بوونە نەزانیوە بەڵام من تەقدیر دەکەم 7 ملیۆن وێنە تەنیا لە هەرەمێ خوفومدا دۆزیوە من نەچوومە بۆ مسریش نەچوومە من مسر نەدیتووە بەڵام تو چووی ڕسمێ هەرەمت گرتووە بڵاوت کردووە من لە ڕسمێ توودا دەبینم ئەو وێنانە من تەقدیرکی یە تەنیا لە هەرەمێ خوفودا 7 ملیۆن وێنە هەبێ یەک بەشەری خوددا بە شەهادەی زەکای ئیصطیناعی GPT باشە یەک بەشەر هەستی پێ نەکردووە یێوە هەیە 12 ساڵ ئەوروپی تێدا ئیش کردووە هەستی پێ نەکردوون یەک بەشەر ئێتەبێ ئەمە شتێکە عەجیبە من نووسیمە پێران من نووسیم بۆ یونسکۆ 40 سەحیفە بە کوردی بە عەرەبی بە ئەوە وێنەم داخلکیە گوتومە ئەمە وێنەیە ببینە ئەمە وێنەیە ببینە خۆ بە چاوی زەکای ئیصطیناعی دەڵێ کە من گوتومە کەس جوابی من نەدایە دەڵێ وئین صەمەتە الجەمیع فإن الأحجار تتكلم دەڵێ ئەگەرچی جوابێتە نەدابن بەڵام خۆ بەردەکان قسە دەکەن مێژوەکە قسەکە نە بەرد قسە دەکە بەرد پەیکەرە بەشەری خوددا هەستی پێ نەکردە ئەمە شەهادەی زەکای ئیصطیناعی هەمووژی وەختێ وەزارەتی ڕۆشنبیری کە نامەم نووسی ئیتر لە میدل ئێستێ ئەمریکی بگرە حتا یابان سین یابان خەلیج یەمەن جەزائر لیبیا چەند 5-6 نامە بوو سعودیە من نووسیم بابە ئەم شتە هەیە ئێوە نازانن ئەم معلوماتە من هەمە وەرە کۆڕێکی کۆنگرەیەکی نێودەوڵەتی عولەما بێنە کۆ بیکەن بۆ ئەوەی بوتان بڵێم ئەمە تێدایە بوتان ئیسبات بکەم وە معنەژی چییە ئێستا فەرەزەن کە من گوتومە ڕسم تێدا هەنە ئەگەر بچن ڕسمیش ببینن لێ ئەمە معنەی نازانن بەڕێستان معناکە و واتاکەی هەیە چ معناکەشم من دەزانم دەبێ بزانم ئەی بڵێ ئەمە تو دەلێ ڕسمە ئەی ئەم ڕسمە چییە دەبێ من بزانم من لە لای خوب بە مفەسەلی نووسیوە ئەمە لایەنێکێتی وێنەکان لایەنێک بەڵێ ئەگەر بچیتە شوێنەکە بچیتە لای هەرەمەکانی مەسرەوە بەڵێ بەڵگەکە ڕوونتر نابێتەوە بۆ بەڕێستان نە چۆن نگ من وەکو یەکە ئەگەر ڕسمەکی خەڵکی گرتووە سافە من تێدا دەبینم کە خۆشم بچم لای من هیچ فەرقێکی نییە ناوەڵڵا نەچم باشترە من لە دوورەوە کە نەچم بە قووەتترە کە من مسرم نەدی بوو ئەم هەموو لێ بزانم بە قووەتترە لەوەکە بڵێم بچم و من دیراسەم کردووە ئەمەش هەر ئەشقەکەی مامۆستا بەمنی دەڵێوانە ئەمە ئەشقەکەیە کە لە وێنەکەیە دەیبینیتەوە بێجا دەیان و دەیان نامە من ناردووە ئەمە هەموو نامەنە ئەمە هەموو نامەیە بۆ ئەم وڵاتانە من نووسیوە وەڵامیشان هەبووە نا وەڵامی نەبووە لەبەرەوە بە زەکای ئیصطیناعی گوتومە کەس وەڵامی منی نەدا تەنیا 3-4 کەسێکی مصری وەڵامیان دایە وەڵامی نادەن یەک دەڵێ مەسەلە 2 کەس جهت مرکزی بەحوث لێ خەلیج گوتیە ئەمە مەوزوعی ئێمە نییە وە بزانم یە مصریژی شتێکی وا بوو منی نووسیوە ئەگەر نە کەس جوابی منی نەداوە یونسکۆ جواب نەدایە موزەخانەی بریتانیا باشە دەڵێم ئەستونی هینج کە مەشهورە چییە چ لەسەرە وەڵامی نییە باشە مامۆستا وەڵامی نییە بە یونسکۆ دەڵێم تا ئەستون هینج کە تۆمارکریە لە لیستەی کەلتوری جیهانی چ لەسەری هەیە نازانن یان تە تۆمارکریە
رسم لسر بردكان للصحراء الكبرى لمنطقة ليبيا لمنطقة الجزائر للسعودي ظهور لشند شين لتركيا لفلان او معنيات شيا نازان معنى شيا دلي مارا او هذا بيني دلي مارا دلي اما حشترا دلي اما كسلا دلي اما فلانه لو زيدتر يونسكو بخوي نازانه بابا اما معنى هذيك معنى ديكي هيا باشە معناکەی چیە مامۆستا معنا آخر اگر معنى بلم صد كس هيا امروها الكردية بلي زاني ومانا شتەکە حورمەتەن بێبەها دەکات زاني ومانا بلي باشە مامۆستا نابي بلم پرسیارێک تا إلا كمأيوس بوم بەڵێ كأوانا هيش كونجريك بوم النبستن وە فرسەتێکت پێنایەن أو جا بەداخەوە دلم معني أميا وأميا وأميا ومجبورة بلم باشە مامۆستا جەنابەت ویستوتها لە لۆکاڵی دەرچیت یعنی لە نێوخۆیی هەرێمی کوردستانە دەرچیت بچیتە وڵاتەکانی دیکەش شوێنەواری وڵاتەکانی دیکەش بزانیت أنا أميا ولاتي دي كان من باسكم كدلم جزائر كدلم ليبيا شند دەڵێ شوين مسر يونسكو تومار كردونا أو شينانا باشە أو مامۆستا شينانا تومار كريا أو رسمة لسر بردة ديتوا أوروبيا كان لقرن نوزدهم ديتوا بس معنى نازانن دلي حشترا باري كراوة 1300 حشتر لجبل الجبة هيا لسعودي يك يردوتا كتب باشا بوشي 1300 حشتري درست بك با صدي درست بك لسر ريقوي جشتي صد الرسم بس بو 1300 به باشە نعوە سرێکە جوانە مامۆستا ڕەحمەتت لێبێ بۆ تاوی نازانم بۆ تاوی زانیاریەکانت کە بە ئێمەی دەدەیت بەڵام شتێکی دیکە ئێستا ئێمە هەمومان شانازی بە کورد و کوردستانەوە دەکەین وشەی کوردستان یا ناوی کوردستان لە چیەوە هاتووە یاندی جێگۆی کورد چی یەکەم کەس ناوی کوردستانی سومەریەکان سۆمەریەکان سومەری نووسیوە من لەم کتێبەدا تێدایە وەسیقەی سومەری بەڵێ مسماری دەڵێ ئیرنە ناڵمان کردە حاکمێ منطقێ كاردوئين كاردوئين يعني منطقة كرد جاهندك قلتنا أما جنوبي بحري وانا نا لمنطقة كرمانشاه أول ليلة هيا أجر بيدي دست من بوتو وثيقة كبيشان أدم بله بله دران هاوکاریم کرد سواس دەکەم ئەمە خاڵێکی گرنگ أول جنوبي كردستان لوي دا هاتوا لكاتي سومري دا هاتوا لكاتي سومري دا هاتوا أول جا من ئەمەم لا مەبەستە چونکە ئێمە لە بەرنامەیەکی ئستاتیکین جوان ناسین بەشێکی جوان ناسی کە ئێمە قسەمان لەسەر نەکردووە ئەم پێگە و سنگ و وردەکاریانەیە کە تا ئێستا زەفەرمان پێ نەبردوون ئێستا مامۆستا وشەی کوردستانەکە بەڵێدەکە یەکەم کەس کێ ناوی هێنا نا من دەڵێم ئەوەل جا سومەریەکان نووسیوە لە سۆمەریەکانە شخصەکە کێ بوو أول ملكي سومر إرنا نال تعيين كرديا ميري منطقي كرمانشاه لبر أوا بيقولوا كرماشاني نا قلتوا بو منطقي كردا كيكي كردا كيكي يعني أرضي أوا أرضي كرد أما أول نص مسماريك كهاتوا برداكي سالكه است سالكه جبوتو دالم چونکە ئێمە باسی تاریخەکەین ناتوانین شتێک بڵێن تاریخی لەگەڵانە بێت و ئەو کاتانش کە ئێمە قسەکەین شتێک بێ لە لای بیسەر و بینەرەکانمە دەمێنێتەوە مامۆستا کردا ئێکیکی ئەوەل ناوی کورد کە پەیدا بووە لە کاتی سومەریدا ئەم مسماریەیە ئیتر ئەوەل جا ئاساریەکان گوتونە کرداکیشی لمنطقة بحري وانا
لجنوبی ئەوەیە بەڵام دوایی دەرکەوت غەڵەتە دکتۆر فەوزیژی ئەمە عەفو بکە تەرجەمە کردووە دەڵێ ئێرنە ناڵمان کردە حاکمی منطقه سو و منطقه کردا چی یعنی ئەرزی کورد یعنی کوردستان باشە باشە ئەمە ئەوەل زۆری کووردە لە چه ساڵدا لە 236 نه 2036 تا 2028 لە پێش میلاد ئەمە هاتیەتە نووسین بڵێ ئەمە لە کتابی خۆمدا حدود کوردستان الجنوبیە یعنی سنووری کوردستان لە ماوەیە 5,000 ساڵدا سنووری کوردستان لە ماوەی 5,000 زۆر لای هەمومان گرنگە و مێژووە بزانین ئەمە وەرگرە ها باشە برادران کاک شەرجەماوە وەرەگیرە تاوان لای جەنابتەوە باشە مامۆستا ئەمە خاڵێکی گرنگە کە ئێمە قسەی لەسەر دەکەین و کات و ساتێکی گرنگیشە دێنە سەر چی؟ دێنە سەر دێرینترین شوێنی کوردستان یا شاری کوردستان چ شوێنێک دێرینترین شوێنی کوردستانە یعنی کونترین شوێنی کوردستان بەڵێ شار یا لادێ یا ڕەنگە کونترین بەردەبەلکایە لە تەنیشتی چەمچەماڵە 160 ساڵ لەمەوبەر ئینسان ئەدەواتی حەجەری خۆیی وەکو چەقوول لێ دروست کردووە بەڵێ کورد نا ئەو وەختە ناوی کورد و مرد نەبووە 160,000 ساڵ لەمەوبەر ئەوە کونترین ئاسارە یێ ئینسان کە لە کوردستان لەوێ یا ژیان دەسی پێ نا طبیعی لەو منطقە ژیان هەبووە فلان هەبووە ئەنواعی حیوانات هەبووە ئەوە لە هەمووی کونترە ئەوجا ئەشکەوتێ شانە دەر مەسەلە کوونە 7,000 ساڵ لەمەوبەر ئەشکەوتی بەڵێ 1000 مێرد 40,000 ساڵ لەمەوبەر ئینسان تێدا ژیاوە باشە عولەمای ئەجنەبی ئەم ئەسارەنە تێدا دیتون مامۆستا لای خۆمان گۆرانیەک هەیە ئەڵێن نایتەوە سەرێک لە شار ئەمەژی لیستێ ئەوەیە کە زمانی سومەری و کوردی چەند مطابقە کە من ئەو لیستە دروست کردووە لیستە عەرەبی کوردی سومەری بەڵام ناتوانانی بڵێ سومەری کووردە ئەوەی گوتونە کووردە ئەوە غەڵەت بوونە ئەوە غەڵەتە سین دەڵێ مفرەداتی ئێمە هەیە مطابق لەگەر سومەری نازانم چ وڵات هەیە لەگەل سومەری چ دەڵێ لەگەل سومەری زیدەتر چەرکەس مطابقە لەگەل سومەری زمانیان لە 180 ئیتر ئەو ملەتە هاتووە لە قەفقاسیەوە هاتووە کوردستان سومەری چووە بوو وەسەط و جنوبی عێراق ئەوەل خانوو لێ تێدا دروست کردووە پێشتر بەشەر تێدا نەبووە باشە سۆمەریەکان شوێنێکی جێگیری خۆیان نەبووە بەپی قسەکانی هاتووە گەڕاوە هاتووە ئیتر ئەو هاتنە تا هاتیە کوردستان لەسەرەوە معلوم نییە ئەمما بە نسبەت کە زمانی لە 185 مطابقیە شەرکەسە ئەوە معلومە زۆر هەندێ مفرەداتی مطابقە لەگەلی کورد مطابقە بەڵێ ئەگەر چی من ئەم لیستە دروست کردووە بەڵام من ناڵێم سومەری کووردە باشە هاتووە کوردستان لە کوردستان ماوە لە کوردستانەوەژی لە ڕێگەی مەندەلیەوە چووە لە ڕێگەی کوردستانی ڕۆژئاواوە لەوێ وەژی چووە چوونە بوو باشووری عێراق سومەری نە لە ڕێگەی ئەوە قەوم مەجهولونە ئەوە مەسەلەیەکی دیترە پێش سومەریان ئینسانی کوردستان لە پێش سومەری چووە وەسەط و جنوبی عێراق ئەوەل خانوو لێ دروست کردووە بەڵێ ئەگەر نە ئینسان تێدا نەبووە دوایی سومەری چوون دوایی مامۆستاوە لەسەر سلێمانی قسە بکەین بەڵێ ئێمە لەم شارە داین ئەم شارە جا هەندێک کەس پەیدا بوونە
دچن سر تلویزیون و به کیف خو قصه دکن غالبی معلومات خو یالم کتاب من وردگرن 20 سال موبر امانه من لتلفزیون دا امشتانه من گوتوما کەواتە زانیاری ناله که جید بده شرکیه ناویش منش سەرچاوەکەش ناهینه ناڵێت ناهینه معلومات تجاریه اعلامیه نراسته یان وری گرتوه به هوی ام شتی که لنو موبایل و شتی واهیا لبر اول کلمه کانیش دی غلط بوده کابرا ئێمە پەنگ خواردووی و گیر خواردووی ئەین ئێستا کەوتوینێتە سەردەمێکەوە ئەی زۆری شتەکانی کۆنتترۆل کردووە و ئەو زانیاری دقیقانەش نییە کە کەسانی وەکو جەنابتان چەندین ساڵە وێڵن و تامەزرۆن و برسین بە شوێنە تا بەدەستی بێنن بۆ ئەوەی بەسەرمانە تێنەپەڕێت خوی ذکای اصطناعی کامپیوتر موبایل اما همو ماتماتیکی خوارزمی ورگیراوه في القرن 2 هجری تا 3 هجری لسال 849 میلادی دا وفات بوده سه برابونه کره موسی کره شاکر موسی منجم مأمون بوا مأمون خلیفه یک بوا حزیل علم بوا پیشکوتنه که علمی ایتر اما خوارزمی تماشا کردوه حسابات لعالم زحمته مثلا جاره وهي 1000 ممکنه کلمه 1000 نوسیبه او حسابه منظمه نبوه کتابه که هندستانی دیوه حسابو تدایا بلام فیربونی زحمته هاتیه لوانه 10 حرفی درست کردوه 9 حرفی درست کرده 1 2 3 تا 9 او جا هاتوه 0 درست کرده که 0 نبوه اما که 0 درست کرد او بو پیشکوتنه که زور گوره چونکه رقمک دانه 1 او صفرکانی ریز بکه تا میلیارات و تا تریلیون و تا فلانی دچه او بو به تطوره که گوره لانحاء عالم بو مصلحه همو تاجرک دولت حسابات باجو خراج دولتکان همو شته که دیگه اما خوارزمی بو به اساس اما لأوروپاش حساباتیان امشه ویا نبوه اوانه هاتونه ارقام دی یه خوارزمی ورگرتونه خوارزمی جی یلی کردستان علاقه که به کردستان و هبوه مأمون بدو جماعت گوتونه بچون قیاسات ارز بکن کره ارز محیطی کره ارز چند میله کره ارز تو همو نابینی محیط اطلسی قیاس بکن بگویری علم ریاضیات و فلکی قاعده خویان هیا جا محمدی کره موسی کره شاکر خوارزمی وبزانم دو برای ویژه احمد و حسن لگلی بونه هاتونه تب شنگال صحرای سنجار لوی ایتر قیاساتی قوسی درجه کردونه درجه لفلکیات دا حسابی کردوه زانی و محیطی دور ما دور کره ارز چنده 40,000 شتک کیلومتر استجی عین درکوت هنده یه اوانه توز چند رقمه زیده تره ام ایشالک یک اکتشافات گوره خوی خوارزمی لکردستان بوا باشه که او سردمی تکنولوژیا و پیشکوتن و امانه نبو که استه هیا نه اگر لسر رگای مأمون شو بونا خلیفه کان دیگه یه همو شت یه درست ببا همو شت یه درست ببا لپیش غرب لبالام نچون باشه هاتن علما گرتن کشتن گوتن اما کافره اما زندیقه اما نازنم چیه ایتر حمله تصوفی لغزالیه و دست پیکر وکو بله غیبیات و شتی وها ایتر علم
علمیت کذب باشە مامۆستا ئێستا جەنابتان تەمەنێکتان لە شاری علم مبتكر صناعاته بەتەکید هەر علمیش لە پێشکەوتنایە بەردەوام بەبێوە ئیتر ئەوروپیەکان ئیشی لەسەر دەکەن سەریان کرد و گەهشتە ئەم قوناغی بێمە سەر پرسیارێکی دیکە خاڵێکی دیکە ئێستێمە لە سلێمانی داین لە ڕووی شوێنەوار ناسی و بوونیەتی شوێنەوارە دێرینەکانەوە تا چەند ئێمە بەخە هەر مەراقێکی لە دلم دایە تەواومان نەکرد من بە هەموو سەراحەتێک دەڵێم باشە من توانی پشتێ یونسکو هەموو عولەمای کوڕێ ئەرز بەڵێ من دەڵێم کوڕێ ئەرز بەڵێ هەموو لە ئەرز بدەم هەموویان نەزانیون ئەهرامی مسر چییە هەموویان نەزانیون ئەو ڕسمێ لەسەر شاخە بەردە سەختەکان دروست کراون لە محیتی ئەتڵەسی حتا سین و یابان نەزانیون معنەیان چییە ئەوە من توانیم پشتێ هەموویان لە ئەرز بدەم لەم دوو ساڵە تەعقیب دکەم و تەعقیب دکەم سەدان ڤیدیۆ هەیە لەناو یوتوبدا لێ نەزانیوە ئەم هەموو نامانەژی من نووسیوە لێ نەزانیوە ئەگەر سین زانی باە ئەم قوبکە شاخە پەیکەری مەلیکە نەدەچوو ڕێگایە تڕمبێل بە ناو قوبکە شاخەکەدا لەسەر ڕووبارەکە کون بکە ببە ئەولا وای نەدەکرد نەزانیوە قەدری نەزانی نەزانیوە نەزانیوە ئەم قوبکە شاخە پەیکەری پاشایە بەڵام نە پاشایەکە لە ئەرز حکوم کردە پاشایەکی دیکەیە کە معنەیان علەمای کوڕێ ئەرز هەموو نازانن تا ئەم دەقیقەیە ئەوەیە کە من دەڵێم ئەم شتەیە کەواتە هەر لە هەرەمەکانە داخی دڵت وەکەڵێ تۆزە بڕەوێنینەوە بەڵێ کە زۆر جار فرسەت نەبووم آخر چونکە ئەمە گەورەترین نقطەیە کە لە علم من گەهشت بم پێ باشە ئەخ منیش مەبەستم لە گەشتنەکەی ئەوستاز ینی لێرەدا تۆ دەتەوێت بڵیت ئەو مێژوێ ئەو سەر چاوانێ ئەو بە دوواداچوونانی کە لە ڕابردوودا لەبارەی هەرمەکانی مسرەوە کراوە هەمویان ڕاست نین نانانە تێ نەگەهشتووە چییە بەس تەنیا گوتونە ئەم ڕۆڕەوە وهایە ئەم هودەیە وهایە ئەم شتە وهایە ئەم بنەکەی هەندە قوڵە ئەمە نەدیتووە ئەمما 7 ملیون وێنە من تەقدیرگیریە لە هەرەمێ خوفودا یەک وێنە نەدوزیون بەڵێ ئەوجا ئەو هەموو شاخانەی کە بە ملیونان پەیکەر لەسەر هەیە نەزانیون ئەم پەیکەرانە معنە چییە لە عالەمدا تا ئیمڕۆ نەهاتیە لەبەر ئەوە بە وێنەی کویسەل لەسەری نووسیون لە یابان دەڵێن ئەمە وزەی کەهرەبایی بووە خەتوبەتی کەهرەبایی لێ چووە نەزانیون معنەی کویسەل چییە جوانە ئیتر شتی دیکەژی سەبابینەوە کوردستان سلێمانی خلاصە حەلکردنی ئەم دوو شتە مهمە لە گەورەترین شتی ئاسار لە جیهاندا کە هەرامی مسرە و لەگەل ملیونان وێنە لە محیتی ئەتڵەسی لە ئەفریقیا لە ئاسیا لە ئەوروپا هەیە حتا و یابان نەزانیون ئەو حەلکردنی ئەوە لە کوردستان دەبێ باشە مامۆستا وەکو وتم بابینەوە کوردستان بینەوە لۆکاڵی سلێمانی وەکو گوتم هەندێک جار قەدر و قیمەتی شوێنە دێرینەکانی خۆی نازانن یان نەزانراوە شوێنێک لە پاشاکان و لە بابانیەکان و لە تا کۆتایی ئەوەی بکە پێش ئەوانیشە بووە ینی تا ئێسش هەندێکە هەیکەلەکان ماونەتەوە ئەمە هیکەلانە نەوەکو خۆیان نەوژە نەکرێنەوە نەگرنگیان پێدەدرێت نەوەکو ئاسەوارێکیش بەکاردێت کۆکە ئەوە یونسکو لە ساڵی 1970 نا ئومەم المتحیدە UN بڕیاری دەرکرد 1972 دەبێژە لازمە هەموو گەڕێکی کوون لە دنیادا بێە پاراستن لە دنیادا دەستکاری نەکرێت لە دنیادا وەکو خۆی بمینێ چونکە ئەسلی شارەکانە ئەسلی هەندەسەی معماری هەموو وڵاتانە ئەسلی تاریخی ئەو شارە لەو گەڕەکان نەدا بناغەیە ئەو جا یونسکو کە دروست بوو لە 74 عینێ شتیشی گوتووە ئەوەژی سەر بە ئومەم المتحیدەیە بەڵام لە کوردستان
قانون نیا قانون نای تطبیق کردن حتی لسوریا لکات بنمال اسد ویران کردن یک خانوی قدیم حکم اعدام بوا لقرمي شريشة بله حکم اعدام بوا آخر زمان لقرمي شريشة لکات سلطه او بنماله خلاص لکی سلطه ورگرته تاج ساله قانونه که لسوریا او سوریه ایمدلن پیسو وایا یک خانه تو خانه خوب بروخینی امری اعدامه من باورم نکرد که من پرسی بله لیکیک که وکو کری منه من باورم نکرد گوتم اسماعیل گوت وایا او جالیکی دیکم پرسی خلک سوریا گوت راسته او جالیکی دیکم پرسی گوت راسته امری اعدام لسر کلاوه یکی هیا تو بچو کلاوه خود بروحینی أمل سوريا اما لسوریا باشا بلام لیره نه قانون هیا و نه هیچ هیا حکومت بریتانیا لسال 2014 اعلانی کرد دله درخت گورکان لندن توشی نخوشی بوا لازم شاروانی و دائره زراعه چاره سر بکه چونکه او درختانه جزء کن بشکن لمیجوی لندن جوان بشکل لمیجوی لندن بلام لیره صابونکران شش گره که کونی زمان بابانی جزء نیه لمیجوی شهر سلیمانی بازرگانکان همو ویران کرد و لساده 85 نمو همو ویران کرد شاروانی همو ایدای بازرگانکان و السلام حتی پاش درچونی یاسای حرم لحفده حوتی تموز 1921 بداخو که صدام خوی قراری در کرد لروجی 1 نیسان 1980 همو گرک کونکون و گرک کلتوری سلیمانی ویران بکه 16 لجنه درست کرد به پلا گوت مسح شارکه بکن گرککان بو اوی تعویضی بدن تقدیر خانیکان بکن بچند با اوی پاره بدن که امریکا پیزانی منع صدام کرد بلام استه چه تنفیزی مشروع صدام دکه که صدام نماوی شاروانی دکه شاروانی همو دای بازرگان و همو او خانوی که المتحده دبی ببینه همو گریه پاریو دبی چند بازرگانک بله هند بازرگان نه دینیان هیا نه ایمانیان هیا نه نشتیمانیان هیا بو چونکه دینا تاریخی کردستانی ویران دیگه کلتوریش ویران دیگه دیگه به گراژ دیگه به بالاخانه دیگه به دکان و بازار اما خیانت نشتیمانیه خیانت نشتیمانیه اگر سرنجی کی یا پیاسی کی ناو اسکان ولای مزگوتی گورو نما و هر نما و بابا هیچ نما یعنی اما یکی کل تخت کردن و ببها کردن میجو شارک اما همو اما همو ویران کردن و انفال کردنی تاریخ شاره انفال کردنی تاریخ و کلتوری شار سلیمانیه مامستا جنابت وەکو شوێنەوار ناس وەکو مێژوونوس بێتاقەت دەبی بەو هەنگاوانەی کە دەنجێن لە بابا اما من دست بموضوع من مؤسسه ام موضوع مجي اصلا یه مسئله گرک بو خانی کلپوری لسیزده تموز 1977 دستم پیکریا لشار مدیات قضای ماردین بله او جا سال دوم دستم پیکریا لکوی جاق و لیره و لکوی او خانوین شیوه معماری صفت معماری جوان هبو و نقش و نگار تیدا هبو و رسمم گرتو او جا سال 79 و تارم تیدا بلاو کردو باشه او جا سال 80 من یکم نه سال 79 یکم راپورتم دایا مدیری عامی آثار بغداد که ام خانو نقشدارانه هیا لکردستان ام خانو معماری جوانیانه هیا او جا سال شباط 8 من لجنه لدائره آثار بغداد هناوه بو کردستان بو ایره بو حلب جب بو کوه بو او خانوانه من پیشانیان داوه بو اوی دایره آثار رسم بکه زمانک استملاکیان بکه
باشە نهەیە لە خەڵک بڕۆخینە جا بە مامۆستا ئیتر من دەستم پێ کرد ئەگەر هەموو مؤلفاتێ علەمای کورد بخوێنی هەموو جەریدە کوونەکانی کوردستان بخوێنی یەک بەشەری خوددا بەحسێ ئەمە نەکردووە لەبەر ئەوە کتێبەکەم بانگەوازەکە کە تو دەڵێ چەند تالیفت هەیە من دەڵێم تالیف و کتێب و نیوێکم هەیە بوو چونکە کتێبەکە بانگەوازەکە یەکە 212 لاپەڕەیە من ئەم مەوزوعێ هونەری تەلارسازی خانی کەلەپوری مەواضعی کێلە نەخشدارەکان چەند بابەتێ ئەوە من داخلی ئەو کتێبە کردووە کە لە سەقافەی کوردیدا نەبووە مامۆستا ساڵی وەکوتم ساڵی 1995 ئەم بانگەوازت کرد پێویست من لە پێش من لە هەفتاکان کردووە باشە بە نامەم دەکرد باشە بۆ ئەم سەردەمە 26 ساڵی 2026 پێویست بە بانگوازێکی تر ناکات لە ڕووی پاراستنی نەڤێجا هەر من بۆ هەر ئەم ئەوە 100 جارە لە تەلیڤیزیۆنمدا باس نەکردووە من نەگوتومە ئەم جوورە بازرگانانە لە جاشەکانێک سەرک جاشەکانی کاتێ ئەنفاڵ خاینترن بۆ خاینترن چونکە ئێستا ئەگەر بچی ئەحسائیە منطقی ئەنفاڵ بکەی گەرمیان نفوسی زۆرترە لە یەکاتی ئەنفاڵ ئینسان درست بووە درست بووە نفوسی زیدەترە بەڵام ئەگەر تو خانەی کەلەپوری نەخشدار خانووی جەمال عرفان خانووی عەزیزبەگی عەبدوڕەحمان پاشا بابان لەبەر مزیەوتێ سنگێ مزیەوتێ گەورە بڕۆخینی یان گردی قشلە بڕۆخینێ بکە دەکەن و بازار و بازرگانێک بابا نوژەنی لە عورفی ئومەم المتحیدە یونسکو خانووی قوڕ نابێ بە زێر ئاوا بکێ دەبێ بە قوڕ بێ بەڵێ خانووی قوڕ دەبێ نابێ بە دوور ئاوا بکێ دەبێ بە قوڕ بێ ئەوانە ئەو جوورە بازرگانانە کە خاینی توراسی کوردن بەڵام ئەمانەتە نەهێلا تەواو بکەم ئەو سەرک جاشانێک کاتێ ئەنفاڵ کە ئەمە کردوون تەوانێ ئەمانە زۆرترە بوو چونکە ئەمانە کە خانووی تاریخیان شتێ تاریخی شتێ ئەسەری لە نێو برد کرە دوکان و بازار جارە دیکە زیندوو نابێت ڕووی چوو زیندوو نابێت ئەمما ڕێزم احترامم بۆ ئەو بازرگانانێ کە لە ناو گەڕەکە کوونەکاندا ئیش نەکردوون یەک خانەی وەیران نەکردوونە من زۆر ڕێز و احترامم بۆ ئەوانە هەیە ئەوانێ دیکە تفولعنەتێ بچە قەبریان خاینێ تاریخی کوردن باشە مامۆستا ئێستا ئێمە باس لە نێو شار دەکەین وەکو بینا بەس شاخەکانیش بەشێکن لە شوێنەوار شەڕم لەسەر نەکرد ئەو گردانە پێت وایە ئەمە دروستە ئەمە ئێمە زۆر جار وەکو جەنابتان دەڵێن لە دەستپێکی ئەو پرۆژاندا کە کرا ئێمە هاوارمان لێ ساوتمان هەناسەمان لێ قەداغ دەکەن ئەو شاخانە هەناسەیە ئێمەن ئەمەش بەشێک نییە لەوەی کە شوێنەوار هەناسە ژینگە ژیانکردن لەم شارەدا کەم دەکرێتەوە من نامەوێت ینی ئەم شار و ئەو شارکەم ململانێ دروستکەم هەرگیز بەو شێوێنە من دەمەوێت ئیش لەسەر ئەو ئەقڵێتە باشانە بکەم کە وەکو جەنابتان بیر دەکەنەوە کورد و کوردستان گرنگی پێ بدرێت فراوان بکرێت بەڵام شوێنەوارەکان دەستکاری نەکرێن و وەکو خۆیان وەکو خۆی بمینە هەند شوێنی تەبیعیژی کە زۆر جەلبی نەزار دکە سرنجی ئینسان ڕادەکێشە بمینێ ئەو شتە بمینێ جوانە دەبێ بە تەختیتێکی ورد و جوان لەگەڵ ئینسانی شارەزا شارەکە فراوان ببێ شارەکە فراوان بنەک هەروە بە عەشوائی بکەوێت ناودا بچ شاری ئەزمەر کە ئاشۆر ناسڕباڵی دووەم وێرانی کردووە نزیک 900 ساڵ لە پێش میلاد ببێتە حەوزی ئاوی مەشروعی قەیوان لە نێو
ئەو بینۆیەتانی سەرەوە پێڵینشی بەرزایەکانی بەرزایەکانی سلیمانی ئەو شارە کە ئەوەی وێران کردووە بناوی شارێ ئەزمەر هاتووە لە نووسینی مزماریدا ئێستا بۆتە ئەو حەوزە گەورەی ئاوەکە لەگەل هەندێک لە تەنیشتی ڕۆژاواکەی ماوە لە ژێر ئەرزدا باشە مامۆستا بەس بەدیلمان شارە ئەوەی بەدیلمان هەیە بۆ ئەو شاخانە ئەگەر بمانەوێت شارەکەی پێ جوانترکەین دەتوانین بە سەوزایی بە زیاتر گەشتکردنەوە و گەشانەوەی ئەو شوێنانە ئەو شاخانە شارەکەمان جوانترکەین بەڕەعی من مەسەلەیە شوقەکان زۆر مهمە شوقە بەیە دروستکردن بۆ ئەوەی ئەرز سەرف نەکرێ بۆ ئەوەی دەشتەکانی گەنم و جوو بمینن ئەو دەشتە وێران نەکرێن فراوان نەکردن دەشتی هەزار مرد خەلکێ بەکرەژی و چووە دەشتی هەزار مرد بەینیان ڕووبارەکەیە چونە ئەو تێلبەندی بکە و تێلبەندی بکە و ئەو دەشتە هەموو سەقەت کردوونە ئەمە هەموو زانیاری شوێنەوار ناسییان نییە مێژوو نازانێت نە مەسەلێ شوێنەواریە ئەمە مەسەلێ زیراعەتە ئەو دەشتە مەخزەنێ گەنمە دەبێ ئەو دەشتە بمینێ معنی چی زەلامی خەلکی بەکرەجوو بچێ ئەو بەری ڕووبارەکە دەشتی هەزار مرد بچێ چەند دوونم بکر و تەلبەند بکە خانووەکی تێدا دروست بکە و حجز بکە و بکە وێران بکە ئەو دەشتە ئەمە نابێت لازمە تو دەشت بپارێزی لەبەر ئەوە من تاییدی ئەوە دەکەم هەموو ببێتە عیمارەی بەرز چونکە عیمارەی بەرز مەسەلە کۆکردنەوەیە ئێستا لەم عیمارەیەکە من تێدامە هەشتا ماڵی تێدایە جا ئەگەر هەشتا ماڵ هەموو لەسەر میساحێ چەند هزار مەترێکی مربع بووە 400 مەترێکی مربع بووە جا ئەگەر تو 800 خانوو دروست بکێ هەشتا خانوو چەند ئەرزی دەگرێت باشە لەبەر ئەوە شوقە مستقبلی بەشەر دەبێت لە شوقەدا بۆ ئەوەی ئەرسیرە بەشەر بکە بۆ ئەوەی دەشتەکان ببینن دەشتەکانی زیراعەت کۆڵانەکانی ژناهێڵێت لە ئەوەیە عیمارەیەکیەوەی باشە مامۆستا ئێمە باس لە بزنس دەکەین بەشێکی گرنگی بزنس و سەرمایەدارەکان پارەیە با من پرسیاری ئەوە بکەم بەڵێ پارە لای جەنابتان چی دەڵێت پارە لای جەنابتان چ واتایەکی هەیە کۆکە ئەو پارە ئەوەی کە وەتەنی بێ نیشتیمانی بێ چەند کەس کە لە ئەوروپا ژیاوە بە منی گوتووە دەوڵەمەندەکانی ئەوروپا دچنە شارەوانی دەڵێن ئایا قەڵاتێک هەیە ئێمە بچین تەعمیر بکەن لە لای خۆمانەوە ئایا خانووەکی کەلەپوری هەیە بچین تەعمیر بکەن بدەنە بە ئێمە ڕجا دەکەن لە بەلەدی بۆ ئەوی بچن خانووەکی قەدیم لەسەر حیسابی خۆیان تەعمیر بکەن لێرە دەوڵەمەندی تو دچ وێرانی دیکە ئەگەر بتوانە قەبری شێخ مەحموودی تێکە دەدەیکە بە دوکان ئەمەیە معنا کورد ئێستا کورد تاریخی خۆی وێران دکە جا ملەتێک بێ تاریخی خۆی وێران بکە خەلک دەبێت چی پێ بڵێن بەس ئەمە عام قسە ناکەین ئام لەسەر بزنس و سەرمایەدارەکان قسە ناکەین هەنێکیان دەستیان ناوەتە ئەوە من ناڵێم ئێمە باشیشیان نەمگوت سوپاسم بوو ئەو دەوڵەمەندانەی کە لە ناو شارەکاندا ئیش نەکردوونە خانی و گەڕێکە کوونەکان وێران نەکردوون من سوپاسێ ئەو جوورە باشە مامۆستا من بەرنامەکەم بەرەو بەرنامەکەم بەرەو کۆتا دەڕوات هیوا ناخوازم کە کۆتایی بە بەرنامەکەت بێنم چونکە یەکە من دەزانم کاتی بەڕێسمان زۆر گرت ماندوومان کردیت لەش ساڵ من ماندوو نابم دەیتوانم تا 12 شەو وها قسە بکەم ئەوەش بەشێکە لە ئەشقەکە نانە بەڕاستی مایە ئەوەش بەشێکە لە ئەشقەکە دیدار لەگەڵ من کراوە تا 7 سەعەت ڕاستە لەش ساغ بن 7 سەعەت 6 سەعەت بە ژمار ڕاستە من ماندوو دەبم نەهیش یاخوا لەش ساغ بیت بۆ تەمەن ترست لە تەمەن هەیە لە هەڵچانی تەمەن هەیە ئێستا تو وا دەڵێ تو بەلێ عمریتە چەندە لە مشکمدا چەسبیوە کە ئەنەما من 35 ساڵم من جارێ نەبوومەتە 40 ساڵ لە مشکمداوە چەسبیوە من هەستم ناکەم بە تەمەنم باشە من دەڵێم من
تقديري عمري خم دكم بس 35 سال گنجم جاري نبومته چل بۆ 35 ساڵ و 40 ساڵ بنمونە يعني ام شتا لمشكم دا و ئێستا مامۆستا ئەتوانی بڵێ 20 ساڵ نا بەس بۆ نا 35 سال يعني خو 35 سالي زور نية 35 ساڵ دەتەوێت بڵێت 35 و چلەکان کامل بوون يعني نبومته چل نەبوویتە چ نبومته چل یاخوا تەمەن درێژ بیت ابوها بيردكم وها من بيردكم معنايات موايا ناي بيرم بلي مالا من هندمه وفلانه او رجع تليفون بو برادرك كر لاخره توفيق سليم اما وقت خول يك سفري اخره چلو هشت روجم بيشو لو شاخه جرام كوت من نو بحركي آثار نناصراو نه دائره آثار عامه عراق دزانه نه هیچ اما حرس من بو وکو بله من پیگوت کاک توفیق بیر لعمر نکا گوت بمنی گوت تمن او جماره یا مجرد جماره یا او قیمتی نیه وەکو سفرەکە وایە کە دانرایە وانە جواب من گوتم والله شتێکی جوانت گوت يعني بلي عمرم هندية وحفتايا وهشتايا قلت أما مجرد رقمة أو اعتبار ناكر هيش نية ئێستا مامۆستا هەندێک ئەڵێن من ئەوە 70 ساڵ 80 ساڵ یا خانەنشین کرام تەواو بێت تەسلیمی ژیان بم نا أو بجا أو خوي دكوجة ئەوە خەڵکە بێ ئیرادەکان بێ ئیرادەیە خوي دكوجة عمري بو بهنجا والله ايتر من مزن بوم گەورە بووم دمرم نازانم چی ئەو ئینسانە خۆی دەکوژێ باشە مامۆستا کۆتا پرسیار ئیشەڵا تەمەن درێژە بیت لەش ساقە بیت و بۆمان دەمێنیت و هەر بە 40 ساڵیەکەی خۆتەوە ژیانێکی باش و تەمەنێکی باشمان لەگەڵدا دەکەیت هەرگیز لە مردن ترساویت دوو جار چۆن دوو جارێک قەڵای دهوک هەیە بەهۆی شەرەفنامە و من زانیم قەڵاکە من دۆزیم بە شەری خوددا باسی نەکردووە ئەم گردە قەڵاتە بەس کە من زانیم قەڵای دهوک هەیە لە شەرەفنامەدا من چوم تەعقیبم کرد من دۆزیم لە 2 نیسانê 1982 دا ئیتر چەند جارێک من دەچوم ڕسمی بگیرم فلانی بگیرم جارێک من چوم لە ژێر بەلەدی او پرده نوقده دهوکه یا پرده لجیر اوه ایتر منش چون بتنه بو مغالب من بتنه دیگرام کیسه منه ام کیسه من کامیره من تدایا یان از فنجکی قبشوشتن تدایا بو اویشتکی پاک بکم هنده کاغذ تدایا اما بو شتی سرطایی من جان توشتل ندگر وقت من شوم منم زانی اما زلکاوه آوی پیس وستاوه یا وستاوه من تا ایره بناوقت لنیو آوکه دا شوب من بتنیم اگر غرق ببین بشری خدا جی نزاده والله چاک بو من توانی خور رزگار بکم بلان پانتورم و فلان همو بی عیب نببو با پیسی باشه او جهاتم شون بتوانم سیاره قانع بکم بزانه من کشتێکی وان بەسەرهاتووە من سوار ناکە ئەگەر تەکسی بێ بەڵێ کوشتنەکەی پیس دەکەم خلاصە وەڵا تەکسیەکەم گرت و چوومە ئەو ماڵێ حەمید سووری خزمێ ئێمە بوون وەڵا ئیتر من جلێ خۆم گۆڕی و فلان و بێوان ئەوە طبیعی ئەوە ئەمە یەکەم بوو ئەمە یێ دووەمیش پاشتر لە ساڵی 2006 وها من بینا و شت لە نێو قەبرستانی شێخەڵا دروستکردن من دژی ئەوە بووم شێخەڵای هەولێر منش دیسا چووم ڕسمی قەبرستانم دەگرت شتم دەگرت من حەسە کرد لێرە بەستێ هەبوو ابن خلکان ناوی بسته هناوه لتاریخ خویدا چونکه خلک هولێریە بە ئەسڵ زازایە زەرزایە وەڵا تەماشەم کرد گلەکە سافە و جوانە و
دیارە ئەوە تێدا ئیش کردە شوفلوشێت گوتم دەرباز دەبم دچمە ئەو بەری شیوەکە وەختی شوم دیسە من لەنەو نقم بوویتەوە نقم بوو نقم بووم لەناو گڵەکە من هەر بەتەنێمە بەڵێ خەتەر بوو من هنگاوێکی دیکە چوبۆمە پێش نەگەڕۆبۆمەوە من ئیتر بەنەو قوردە دەچوم و بەشەری خوددا نەدەزانی من مردمە ئیتر تا زمانێک ئەگەر ئسقۆنێ منیان دووزی بۆ ئەم دوو ترسە ڕاتە هەرماوە بەڵێ لای من ماوە ئەم دوو خەتەرە من تووشی ئەم دوو خەتەرە بوو مامۆستا من سپاسی جەنابتانەکەم سەلامت مادوومان کردن دوایین قسەت دەبێت بەڵێ دوایین قسەت هەیە کە بیڵیت یا شتێک هەیە کە نەدوت بێت وەڵام من ئەوێ من دەمەوێ بە نسبەت سلیمانیەوە بەڵێ یەکێتی نیشتیمانی تاریخی منطقی خو بپارێزە لە شوێنەوار بە تایبەتی لە گەڕەکە کوونەکان لە خۆنی قەدیمەکان خانوەکان بپارێزە چونکە ئەم نوقتەیە لەسەر یەکێتی دەکەوێت 100 ساڵێ دیکە خەڵکی بڵێن باشە فلان کتێبی فلان کەس باسێ سابوونکەران کردووە فلان کتێب باسێ سابوونکەران کردووە یە ئەکرەمی ساڵحی ڕەشەیە یە عەبدوڕەقیبە یە جەمال بابانە یان یە فلان ژنەکەیە یا یە فلان کەسە عەبدولخالدە ئەمانە نووسیبت باشە کانی ئەو گەڕەکە بەڵێ ئەوە نەما بەداخەوە و خەڵک وێرانی کردووە خەڵک ئەو کۆتە یە چ بڵێن یە بڵێن وەڵڵا حزبێک هەبوو ناوێ یەکێتی نیشتیمانی بوو هەموو وێرانی کرد باشە ئەمە یە لەسەر یەکێتی نیشتیمانی بکەوێت لەسەر دەسەڵاتی شارە دەمێنێتەوە بەڵێ چونکە ئەوە دەسەڵات دەستی ئەودایە ئەگەر یەکێتی زیرەک بێ ئەمە قبول ناکە دەبێ بچ بە ملی بەلەدی بگیری محاسبێ بەلەدی بکە سوجەکە بێخ ملی بەلەدی ئەو تۆهمە لە خۆی نابێ ئەو شارستانی تۆهمەیە لەسەر خولابە ئەگەر نە 50 ساڵێ دیکە بوو 100 ساڵێ دیکە بوو 1000 ساڵێ دیکە بێ ئەمە یە ببێتە تۆمێ خیانەتی نیشتیمانی چونکە تاریخ گەڕێکی قەدیم کەلتوری شارستانی جزئەکە لە ئەمنێ قەومی ملت ئاسایشی نیشتیمانی کە بریتە لە 6 نقطە ئەمە نقطەیەکە جا بەپێ عرف و قانونی دەولی و هەمی دەولەتان تەجاوزکردن لەسەر ئاسایشی نیشتیمانی خیانەتی نیشتیمانیە معنا وێرانکردنی گەڕێکی قەدیم وێرەخانووی قەدیم ئەمە وێرانکردنی بەشێکە لە ئاسایشی نیشتیمانی وڵات ئەمە خیانەتی نیشتیمانیە من سپاسی جەنابتانەکەم دەبێ یەکێتی زیرەک بێ ئەمە بزانێ ئەم تۆهمە لە خۆ دوور بکە بۆ بچ بە ملێ بەلەدی بگرێ بەلەدی ئەمە دەدە بە دەوڵەمەند بە دەلیلی ئەوە ئەگەر تو خانووەگیری تاسەلوجە دروست بکێ بەیانی زوو مراقبی بەلەدیە لەسەر خانووەکەی تو حاضرە بیا رخنەیەک لە تو بگرێ بۆ ئەوەی سزات بدە بەڵام یە دەوڵەمەندەکە لە ناو قەدی شارە ئەوەیە هەر ناچە بەلای بە ناچێ بۆ ناچێ سەبەبێکی هەیە ممکنە ڕشوەتێک وەرگرتووە ممکنە کەبابێکی لێ خواردووە خەڵکی وا بڵێن مامۆستای بەڕێز من سپاسی جەنابتانەکەم دەستی جەنابتان خۆش بێت من ئەمە لەم ئەخیرە بە چەند مەسئولی یەکێتی گوتووە کوڕە بابە وریابن ئەم تۆهمەیە لە خۆ دواتن دوور بکەن ئەمە تۆهمەیەکی یە خیانەتە چونکە گەڕێکی قەدیم تاریخە ئەو خانوو نەخشدار تاریخە وێرانکردنی تاریخ معنا وێرانکردنی بەشێکە لە ئەمنێ نیشتیمانی وڵات باشە ئەوە خیانەت مامۆستای بەڕێز مامۆستا عەبدوڕەقیب یوسف وەکو شوێنەوارناز وەکو مێژوو نووس وەکو نووسەر وەکو کەسایەتێکی جوانی شاری سلێمانی و کوردستان بە عام و ئەمڕۆ من سپاسی جەنابتانەکەم لە تەواوی پەیامەکان کە بە ئێمەدا هەندێک زانیاری هەندێک بابەتی گرنگە بوون کە لەم بەرنامەدا ئێمە تا ئێستا قسەمان لەسەر نەکردبوون دەستمان بۆ نەبردبوون و پەیمان پێ نەبردبوون لە لای بەڕێستان ئەمڕۆ وەڵاممان وەرگرتەوە دووبارە سپاسی بەڕێستانەکەم سەلامەت بی جا من ئەم قسانە دیکە ئێوە هەیە ممکنە بە شێوەیەکی دیکە بڵێ
کوڕە باوکە من ڕێ پێشانتان دەدا تەواو. دەبێ مەمنون بن ئێمە سپاسی جەنابتان دەکەین دەستی ئەم جەنابتان تۆهمەیە لە خۆتان دوور بیکەن فرێدەن سەر ملی شارەوانی ئەم شتانە دکە ڕاست عقوبەیان بدەن ڕاست مامۆستاگیان سپاسی جەنابتانەکەم دووبارە سەلامەت بێ زۆر سوپاس بەخێر بێن زۆر سپاس بیست سەر و بینەر سپاسی ئەوەش دەکەم کە تا ئەو کار لەگەڵمانمانەوە هیوام کاتێکی خۆش و تەندروست بن و کاتێکی خۆشتان بەسەر ببێت لە بەرنامەی ستاتیکاوە خواتان لەگەڵ بێت